کاکە خۆشاری بێ حاکم نییە هەر کاندیدێک ڕاست بۆ بچێت بە پۆستەر و فلێکسی بانگەشەی هەڵبژاردن ژینگە و شیرازەی شار تێک بدات. شارەوانی خورماتوو بڕیاری داوە لە ماوەی 15 ڕۆژدا ئەو کاندیدانەی فلێکس و پۆستەریان لە ناو بازار و شوێنە گشتیخان هەڵواسیوە لایان ببن. ئەگینا بۆ هەر مەترێک لەو فلێکس و پۆستەرانە بڕی 5,000 دیناریان لێ دەستێنێت و تا ئەگەر کاندیدێک تەنیا 100 مەتر فلێکسی بانگەشەی هەڵواسی بێت دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا 500,000 ببات بۆ شارەوانی. لەنا لەو ماوەیەدا کە دیاری کراوە سەرجەم ئەو فلێکس و پۆستەرانە لێ دەکرێنەوە. ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری شارەوانی خورماتوو کردووە و باسی لەوە کرد ینی کاندیدەکان بەبێ پرسی شارەوانی چوون هەر لە خۆیان و لەناو بازار و لە پارک و لە شوێنە گشتەکان پۆستەر و فلێکسیان هەڵواسیوە. بەڵام ئێمە لە سەروی خۆمانەوە بڕیارێکمان بواتووە 15 ڕۆژمان مۆڵەت داوە بۆ کاندیدانە کە دەبێت پۆستەرەکانیان لا ببن یان لە بەرامبەر هەر مەترێکدا بڕی 5,000 دینار بێنن بۆ شارەوانی. وردەکاری ئەم هەواڵە لە 964 دۆتکەی ئاردی وەربگرە.